ڕێکارەکان هەم لەسەر ئاستی ڕێکارە حکومیەکان لە وەزارەتە پەیوەنددارەکان هەم لەسەر ئاستی تاکەکەسی لە ناو هاوڵاتیان لە ناو کۆمەلگادا تواندراوە کە لە ماوەی ڕابردوودا ژمارە و ڕێژەی توشبوون و مردن بەڕادەیەکی بەرچاو بەرە کەمبوونەوە بچێت لە هەرێمی کوردستاندا. ومێدمان وایە کە ڕێکارەکان بە توند و تۆڵی بمێنێتەوە، هاوڵاتیان زیاتر خۆپارێزی بکەن، چونکە ئەم نەخۆشیە تا ئێستاش لە دنیادا دەبینن کە جارێکتر هەڵکشانێکتر و بڵاوبوونەوەی زیاتر و تەنانەت لە زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپا و وڵاتانی دەوروبەرماندا هەڵکشانێکی زۆر زیاتری بەخۆ بینیوە. بۆیە تاوەکو بتوانین باشتر کۆنتترۆلێم نەخۆشیە بکەین، پێویستە هەموو لایەکمان سوور بین، سارد نەبینەوە لەسەر ڕێکارەکان و بەردەوام بین لە خۆپارێزیەکان تا ئەو کاتەی لە هەموو جیهاندا و بە قۆناغەکانی هاتنی ڤاکسین و کۆنتترۆلبوونی ئەم نەخۆشیە لە جیهاندا ئەو کات دەتوانین بڵێن بە تەواوەتی کۆنتترۆل بووە. لە کاتی ئێستادا پێویستمانە زیاتر ئەم نەخۆشیە ڕوبەڕووی بینەوە، بەرەنگاری بینەوە، چونکە ئەم ژمارەیەش تا ئێستا توشبوون هەیە. بەو هیوایە کە هەموو لایەکمان سوور بین لەسەر ڕێکارەکانی تەندروستی.